لەگەڵەوەی برینەکان هێشتا لە پاریس ساڕێژ نەبوونە و زۆربەی ئەوروپاش لە هەمان مەترسیدایە و بەرهەڵستیەکە مەزنە و ئەو پرسیارەی کە هەمیشە لە ئارادایە ئەوەیە ئایا بیانی تر هەن گەڕابنەوە ڕۆژئاوا و وێرانکاری بە ناوی کۆمەڵی داعشەوە ئەنجام بدەن؟ ژمارەیەکی زۆر لەو کەسانە هەن کە چوونەتە سووریا و ژمارەیەکی زۆریشیان گەڕاونەتەوە. هەر لەوانە تۆڕی جیهادی زۆر پێشکەوت و دروست کراوە. شارەزایان دەڵێن هیچ تاکە پێناسەیەکی ڕەوانی نییە بۆ ئەو کەسانەی کە لەوانەیە ببنە چەکدارەکی بیانی، ئەمە جگە لەوەی وەک بەشێک لە شانەیەکی نست و گەڕاونەتەوە. ئەوەی زانراوە ڕێژەی تەمەنی چەکدارانی بیانی ڕۆژئاوایی بۆ پیاوان 25 ساڵە و بۆ ژنان 21 ساڵە. یەک لە سەرسەی ئەوانە لە ماڵپەرە جیهادیەکان چالاکی دەکەن و زیاتر لە 180 پەیوەندیان بە داعشەوە کردووە. بە دڵنیایەوە بە پێی زانیاری ئێمە ڕاکێشانی خەڵک وەک سەرەتانیە، بەڵام بۆ هەندێک کەس ڕەنگە هێشتاش دەگای سەرنج ڕاکێشان بێت. کاربەستانی دەستگای زانیاری ویلایەتە یەکگرتووەکان نیگرانن لەوەی کە هێشتاش خەڵک زۆر پەیوەندی بە کۆمەڵی تۆرۆریستیەوە دەکەن کە لەوانەیە ببنە یارمەتیدەر بۆ ئەنجامدانی پەلاماری زیاتر لە ڕۆژئاوا. هەروە وەک لە ڕابردوو ڕوویدا براکانی کەوا لە مانجی یەک پەلامارەکەی چارلی ئەبدۆیان لە پاریس ئەنجامدا پەیوەندیان بە قاعیدەوە هەبوو، بەڵام پەیوەندیشان بە ئەحمەدی کوباڵیەوە هەبوو کە لە شەڕەتەقەیەک لە دوکانێکی فەڕەنسی کوژرا پاش ئەوەی ئادوو بەڵێنی خۆی بۆ داعشدا. ئەمانە و کێشەی پەنابەرانی سووری نیگرانی و مشتومڕەکی زۆر قوڵیە لە ناو سیاسەتکارانی ئەمریکایی ساز کردووە. سەرۆک بەراک ئۆبامە ڕەخنەی لە سیاسەتکارانی ئەمریکایی گرت ئەوانەی دژی هێنانی پەنابەرانی سوورین و گوتی وتارەکانیان بە پێچەوانەی بەهاکانی ئەمریکایە و بۆی هەیە ببنە ئامێرێک بۆ ڕاکێشانی خەڵک بۆ ناو کۆمەڵی داعش. ڕۆژی پێنجشەمەش لە دەنگدانێکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کە 289 دەنگ بەرامبەر بە 137 دەنگ بوو، زۆرنەی کۆماریەکان و ژمارەیەکیش لە دێموکراتەکان دەنجیاندا لەسەر ڕاگررتنی پلانەکەی سەرۆک ئۆباما بۆ هێنانی 10,000 پەنابەری سووری و عێراقی ساڵی ئایندا بۆ ناو ئەمریکا و داوای لێکۆڵنەوەیکی زۆر توندی پرۆسەی هێنانی پەنابەرانی سووری دەکەن. وڵاتەکەمان هەموو کاتێک پێشوازی پەنابەرانی کردووە، بەڵام نابێت ڕێگە بدەین تۆریستەکان هەست و سۆزی ئێمە بە قازانجی خۆیان بەکاربێنن. ئەمە ئەو ساتەیە کە باشتر وایە سەلامەت بین نەک پەشیمان. جا ئێمە پێمان وایە کارێکی بەرپرسیارانە و چاکە وەستانێک لە بەرنامەی پەنابەران هەبێت لە پێناو و لێکۆڵینەوەی ئەوەی کەوا تۆریستان نەتوان خۆیان بخزێن ناو پەنابەرانەوە. هەرچی سەرۆک ئۆبامەیە دەڵێت لە چوارچیوەی پرۆسەی ئێستای لێکۆڵنەوەی پەنابەرەکان چەندان مانگ دەخایێنێت تا پەنابەران بێنە ناو وڵاتەکەەوە و گوتی ڕاگررتنی ئەو پرۆسەیە ئەوە دەگەێنێت کە لە پایەی ترسەوە ئەم کارە دەکەین. کارێکی چاک ناکەین کاتێکی وەڵاممان بوو پەلامارێکی تەروریستی دەبێت پەنا ببەینە بەر ترس و پەشوکاوی لەسەر بنەمای هێستریا و زیاتڕوویی لە مەترسیدا ناتوانین بڕیارێکی باش بدەین. سەرۆک ئۆبامە لەگەڵ ئەوەیە پرۆسەی لێکۆڵینەوەکە بتەو بکرێت، بەڵام بەڵێنیدا ڤیتۆی ئەو پرۆسەیە بکات ئەگەر ئەو هەنگاوە لە سەنەتیش تێپەڕێت. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.